تا ئاسا شەش کۆبوونەوەمان لەگەڵ یەکێتی مامۆستایانی کوردستان و دیدارمان لەگەڵا کردوون و پرس و ڕاوێژمان پێ کردوون بە تایبەتیش لەسەر پرۆژە یاسایە کە لە بەردەستمانە بۆ بواری پەروەردە ڕێی یەکێتی مامۆستایانی کوردستان بە گرنگ دەزانین. مامۆستایانی گرێبەس کارەکان تەواو بووە، ئێستا نووسراوەکان گەڕاوەتەوە بۆ وەزارەتی دارایی و دوای ماوەیەکی کەمیکە دەستەکەم بە مامەڵەکانی. ئەمە خەریکی دروستکردنی داتابیسێکین بۆ مامۆستایانی وانەبێژ چونکە ئەوان مەلەفیان لەناو پەروەردەکان هەبوو، مەلەفیان ناو وەزارەت نەبوو. دەمانەیە پێشچاو ڕوون بین لە داتای مامۆستایانی وانەبێژ. پاکێجێکی مەدروستکراومان هەیە کە ئەلتەرناتیڤێک لە خۆگرێ بۆ ئەوەی کە بتوانین لە کوردستانە لە ماوەی کابینەی نوێمە قوتابخانەی نوێ دروستکەین. من دڵنیا دەکەمەوە لەوەی کە ئەو ئۆفرەی کە ئەو سار بۆ خوێندنی باڵا ڕەخسێنرا ئەمە بەشێک لە هەوڵەکانی یەکێتی مامۆستایان بوو، یعنی ئەوەندەی مامۆستایان داوایان کرد ئێمە بەردەوام لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا جەختمان لەسەرەوە کردووە کە دەبێت کورسی پێویست بۆ مامۆستایان لە وەزارەت لە هەرێم بخرێتە ینی بڕەخسێنرێت. هەر ئەوەش بووای کرد 5,000 قسوور کورسی لە هەر سێ اختصاص دەولەوەی باڵا و ماستەر و دکتۆرا ئەوە بکەن بڕەخسێنن. ئەوە بۆ ڕاستی